ئەو ئارەخا وەدەزانی ئەوڕۆیە یەک هەفتەیە خۆمان پێ نەچووە یەکوانە کارەبا نەبیاویش نییە. بەم شەوە گەنجانی دۆڵی بالیسان ڕژاونەتە سەر ڕێگای سەرەکی بالیسان ڕێگاکەیان داخستووە کە ڕێگای نێوان ئیدارەی سربەخۆی سۆران و ئیدارەی ڕاپەڕینە هەم ڕێگایەکی بازرگانی شە ڕۆژانە ژمارێکی زۆری بار هەڵگر بەم ڕێگایدا هاتوچۆکەن ئێستا ڕێگاکەیان داخستووە داواکاریەوان خۆپشاندانەکەیوان دژی نەبوونی کارەبا و ئاوە لە ناوچەکە لە هەم لە بالیسان هەم لە گوندەکانی دەوروبەری بالیسان من خۆیانە دوێنم بۆ قسەکردنی زیاتر مامۆستا ڕێبین سڵاودان لێبێن زەرانی ئێوە بەو شێوەیە خراپە بەم شەوە ڕژاونەتە سەر شەقام و ڕێگادان داخستووە لەگەڵ بێکارەبای و بێئاویە والله بێگومان زۆر خراپە یعنی تۆ لە گەرمای هاوین لە چلەی هاوین کاربات نەبیتن ئاوت نەبیتن تەبعاً کە کاربان نەبوو ئاویش نییە ئەوە لەوەش گەڕە کە خەڵک بێپارێ و سێ مانگە موچە نەدراوە لەو پەڕی خراپە تا من با پێناسا ئەەکەم کە دۆڵی بالیسان و گوندەکانی نەحی بالیسان تووشی مەرگەساتە بنەوە لەو دووسێ ڕۆژێ ئەگەر علاج نەکرێتن. ڕۆژانە چەند کاتژمێر کارەباتان؟ والله من ئەوەی بەخۆم حسابم کردووە نازام دقیق ڕێکەیان تۆزە لەوانی هەڵەیتیابی 2 ساعت و 10 دقیقە بۆ لە 24 ساعت. بەڵێ من ئەمەوێت چەند کەسێکی تر بدوێنم کە لێران بزانین داواکاری ئەوان چییە و قسەی ئەوان چییە. قوربان سڵاوت لێبێ وا دیارە هەمویان نانەوێت قسە بکەن. من ئەمەوێت چەند کەسێک بدوێنم کە ڕۆ لێرە بڵێم لە سەر ڕێگای سەرەکی بالیسانیان داخستۆ بە ڕووی هەم ئۆتۆمبیلی بچووک هەم ئۆتۆمبیلی گەورە و بار هەڵگر داواکاری ئەوان ئەوەیە کە لە ناوچەکە کە هەم کارەبا هەم ئاو زۆر خراپە داواکاریوانەوەیە کە لە زووترین کاتدا ئەم کێشەیان بۆ چارەسەر بکرێت. وا دیارە کێشەی کارەبا و بەتایبەت کارەبا تەواوی سنووری پارێزگای هەولێری گرتووەتەوە چەند ڕۆژێکە بە شێوەیەکی گشتی بڵێم لە تەواوی سنووری پارێزگای هەولێر دۆخی کارەبا خراپە یاخود بڵێن وەکو پێویست نییە. ئەمڕۆ دوانی ئەمڕۆ هەڵگوشێت نەزیب سەرپەرشتیاری داوای سەربەخۆی سۆران لە گروپی واتسەپی ڕۆژنامەنووسانی سۆران داینا نامەیەکی جێهێشت بوو کە ئەم شەو لە دوای کاتژمێر 8ەوە دۆخی کارەبا ئاساییە بێتەوە ئەوەی ئەو باسیەکە سنووری بڵێم سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بوو بەڵام پێ هێشتەکە گشتی بێت بۆ تەواوی سنووری پارێزگای هەولێر. قوربان سڵاوتان لێبێ بەو شێوەیە دۆختان خراپە لەگەڵ نەبوونی کار. وەڵی زۆریش خراپە زۆر خراپە زۆر ئەوە 3-4 ڕۆژە 2 ساعت 3 ساعت کارەبا هەیە ناڕۆینەوە تا دەرسی شەمیش نەخوێنی دەبی ئیلا قەولی ئەومان پێ بدەین داخۆ بزانم کارەبا چاکە بیان نا بزانین کارەبای چاکەن یان نا قەولماما پێ بدەن ئەوجاتمان بڕوە ئەحمەد کەباب چی هەلێکوانە گەنجە شمێ و کەباب چیە گەنجەش کاسب کارە هەڕەشەی لێکرێ دوکانی خەپات بکرێ بەهۆی بەشداریکردن لە خۆپشان بەێ هەڕەشەیەکەوە یەکەمە ڕەشەی لەوی دەکرێت باڵا دەی بەسە مەیتی مەدابین یەکەم گەنجم دەی مەیتم بڕوە هەمووشمان لەگەرینەوە هەتاکەی بەردەوام بنێوە لە خۆپشاندان هەتا لە بۆمان جێبەجێ نەکرێ بە ڕسمی نەک بە وعد و بەدرۆ دۆشک و بەتای دیم لە سەو زادی دانم لێرانم ناسمەوە هەتا کارەبا و ئاو شتوامان نەدەینی ئەم لێران و هەفتەک دەبی سەری خۆم نەشت یا ئاو نییە کارەبانیە بێ مەعاشە هەرچی دێت بە ناوی هەڕەشەی ئەما لێرە هەموو یەک لاینە ئەو ئارەخا وەدەزانی ئەوڕۆیە یەک هەفتەیە خۆمان پێ نەچووە یەکوانە کارەبا نەبیاویش نییە.